وەخسەکردنی زیاتر لە سەرانپرسا بەڕێز فەهمی بورهان سەرۆکی دەستەی ناوچە کوردستانەکانی دەرەوەی جاری هەرێمی کوردستان لە هەولێرەوە لەگەڵماندا. بەڕێز فەهمی بورهان ئەم کاتتان باش. ئەمەی کە ئێستا ئیدارەی سەپێندراوی کەرکووک دەیکات لە بڕینی خزمەتگوزاری لە هەندێک لەو گوندانە دەتوانین بڵین شێوازێکی نوێی تعریبە بەبێ شەڕ و ئاژاوە؟ ئەم کاتتان باش. بە بێگومان من لە ماوەکانی ڕابردووە دیدارێکی ترم هەر لەگەڵ ئێوەیە هەبوو، ڕوونم کردەوە کە تعریب ئێستاکە هەیە و پێویستی بە لێکدانەوە و شرۆڤە و گفتوگۆی زۆر ناکات و ئەم تعریبەی ئێستا زیاد لە ڕوخسارێکی هەیە و بە زیاد لە ئالەتێکیش جێبەجێ ئەکرێت لە هەر ناوچەیەک بە جۆرێک لە جۆرەکان تعریب هەیە. واتە ئەوەی کە ئێستا جا ئەکاتەوە لە ڕابردوو ئەوەیە کە لە ماوەکانی ڕابردوو لە ڕژێمەیەک لە دوایەکان ساریان هێنا بەردەم ماڵە کوردەکان باریانە کرد و دەریانەکردن. بەڵام ئەمە ئێستاکە بەهێم نییە و ڕوخسارەکانی جیاوازە لە شوێنێک زمانی کوردی ئەشێوێنرێت، لە شوێنێک ئاوی کارەبای بیرەکانی گوندەکانمان ئەبڕن، لە شوێنێک کارەبا ئەبڕێت، لە شوێنێک خزمەتگوزاری نابێت و لە ناوچەیەک لە ناوشارەکانی ئێمە خزمەتگوزاری پێی ناگات. واتە لە هەر ناوچەیەک بە جۆرێک تعریب دەسی پێ کردووە، هەمووشی بەسەرێکەوە دوجار کورد ناچارەکات ناوچەکانی خۆی جێبەهێڵێت و ئەو جوگرافیایی کە لێ ئەژێت وە شوێنی باوباپیرانی خۆیەتی بڕوات ڕوو لە شارەکانی هەرێمی کوردستان بکات. ئەمەی کە ئێستا ئەگوزارێت لە ڕاستیە وەکو ڕوونم کردەوە مەترسیدارترە لەوەی کە لە ماوەکانی ڕابردووە هەبوو. مەترسیدارە بەو مانایی لە ڕابردووە حزبی بەعز کە تعریبە کردین کۆمەڵگەی نێودەوڵەتی و هەموو ئازادی خوازانی دنیا دژی ئەم مووقیفەیە خود ئەم هەڵوێستە شۆڤێنیا ئەجوڵانەوە. ئێستا ئەم حکومەتی خۆمانە زۆر جیاوازە لە حکومەتەکەی تر و ئەم حکومەتە خۆمان بینامان کردووە، دەستورمان هەیە و یاسامان هەیە و پۆست و پلەپایەمان هەیە لە بەغدا. ئێمە لە سای ئەم حکومەتەیە ئێستا کە جارێکی تر تعریبەکەینەوە دەبێت سەرکردایەتی سیاسی کورد ڕوخسارە جیاوازەکانی ئێستای تعریب وەکو خۆی ببینێت و دەبێت بە بەرنامەیەکی وازەح و بە ڕوئیایەکی ڕوونەوە هەموو پۆست و پلەکانی بەغداد ناکاتە 1 مەتر خاکی کوردستان. هەموو پۆست و پلەکانی بەغداد بە بێگومان من نەزانم پۆست و پلە و پایە لە بەغدا و لە کوردستانش گرینگە. ئەگەر ئێمەمانێ ئاوەت و ئامانجەکانمان بێنی نەدی دەبێت پلە و پۆستمان هەبێت. بەڵام بەداخەوەی کە ئێستاکایی بینین وامان لێکات ئەگەر بێنینە پای مقارنەکردن خاکی کوردستان لە هەموو شتێک پیرۆستە. تەنها بۆتە هۆکارێک بۆەوەی ئێمە لە چوارچێوەی عێراقەیە بە یەکگرتووی بمینینەوە. بە بێگومان پلۆپۆست بۆ ئەوەیە دوجار هەموو ئامانجەکانی خەڵکی کوردستانی لێبێنێدی و ئەم حکومەتی عێراقی کە ئێستاکەشەیە حکومەتی خۆمان بووە، بە بێگومان خۆمان بینامان کردووە. بەڵام کاتێک ئێمە لە سای ئەم حکومەتەیە گوندەکانمان شارەکانمان و خەڵکی ئێمە ئەزێت بدرێ هەر جاری بە بیانوویەک بە بێگومان یعنی ئەمانە هەمووی ناکاتەوەی کە ئێمە بتوانین دڵمان پێی خۆش بێەوە پێمان وا بێت لە سایە و سێبەری ئەوەی کە هەیە لە عێراقە ئێمەش ئەتوانین بژین. بەڵێ بەو پێی بەڕێستان سەرۆکی دەستەی ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستانن، چیتان کردووە بۆم پرسە چی بە چارەسەر ئەزانن؟ من پێم وایە چارەسەری بنچینەیی بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم کێشانە و ئەم ناحەقیانی کە دەرحەق بە ئێمە ئەکرێت لەو ناوچانە یەکەم بریتە لە خیتابی و یەکگوتاری هێزە سیاسیەکانی کوردستان و بە یەکڕوئیایی هێزە سیاسیەکان و یەکخیتابی هەمومان لە چوارچێوەی یەک وەرەقەی نیشتیمانی بۆ ئەوەی بتوانین لە خاڵی یەکەم و خاڵی دووەم جێبەجێ بکەین کە ئەوش بریتە لە جێبەجێکردنی مادەی دەستوری 140 و ڕەنگە جێ پرسیارە سەرەکیەکە ئەوە بێت کە مادەی 140 دەستوری هەمیشەی عێراق کە مادەیە کە هەموو گەلانی عێراق دەنگیان پێداوە هۆکار چییە دوای ئەم هەموو ساڵە هیچ نیەتێک نییە بۆ جێبەجێکردنی. بۆیە بە بڕوای من دەبێت سەرکردایەتی سیاسی کرد و حکوومەتی هەرێمی کوردستان و هەمومان پێکەوە بەهێمنی هەڵسەنگاندنێک بۆ ئەم بارودۆخە بکەین. ئێستا ئێمە لە بەردەم بیناکردنەوەی حکوومەتی داهاتووی عێراقین. بۆیە من بەش بە حاڵی خۆم چەندین جار ئەمەم دووبارە کردوێتەوە لێرەش باسی ئەەکەم حەقە سەرکردایەتی سیاسی کورد مەسلەی مادەی 140
و مەسلەی گفتوگۆکردن لەسەر ئەو غەدرانی کە ئێستا کە لە ئێمە ئەکرێت بکرێتە وەرەقەیەکی بنچینەی و گفتوگۆ لەگەڵ هیچ لایەنێکی عێراقییان نەکەین ئەگەر بڕوای بە مافەکانی خەڵکی کوردستان نەبێت واتە ئەم بڕواژ نابێت تەنها خیتاب بێت ئەم بڕواژ نابێت تەنها دیسکۆرس بێت ئەم بڕواژ نابێت تەنها لە تەلەڤیزیۆنەکانەوە باز بکرێت بەڵکو دەبێت هەنگاوی عملی بەدواوە بێت ئەگەر نا بە بڕوای من ئەو هەموو خاکەی ئێستا کە پێوترێت ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیداری هەرێم و ناوچەی دابڕێنراون لە هەرێمی کوردستان بە بێگومان ئێمە ناتوانین دو ئامانجی ئەو ناوچانە بێنینەدی و ڕەنگە ئەوەی ئێستا کە ئەم کێشانە لە ڕوبەری بچوک بچوک لە ناوچەی جیاوازی بینین لە ساڵەکانی داهاتووە بە ڕوبەری گەورەتر و بە مشکلی گەورەتر و بە گرفتی گەورەتر ببینین. بەڵێ پێتان وانە بەشێکی زۆریان تاریبە بەتایبەت لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر و زیاتر چڕ بەوە لەسەر ئەو ناوچانە؟ خۆ بە بێگومان ینی وازحە ئەو ناوچانە کاتێک حکوومەتی هەرێمی کوردستان و شخصێتی معنەوی کوردی بەشێک بوون لە ئیدارەدانی بەشێک بوون لە بەڕێوەبردننی و بەشێک بوون لەو بڕیارانی کە لەو ناوچانەیە هەبوو نەخەدر لە عەرەبە کران نەخەدر لە کورد ئەکراوە نە برانی تورکمانیش فەرامۆشەکران وەکەوەی کە ئێستا هەیە بە بێگومان ئەمەی کە ڕوو ئەدار لە نەتیجەی نەبوونی دەسەڵاتی حزوری کوردیە لە ناوچەکەیە واتە ئەمە پێویستی بە لێکدانەوەی زۆر نییە ئەگەر ئێمە و خەڵکی کوردستان و دەسەڵاتی کوردی لەو ناوچانە بەشێک بوون لە بڕیار لەو ناوچانە بە بێگومان ئەم ناحەقیانە ناکرا ینی من وازحە ینی گوندەکانی دەوروبەری شوان کە هەمووی چۆڵێکات ئەوان نان بە ئاشکرا پێت بڵێن بڕۆ بەڵکو دێن ئاور لێ ئەبڕن کارەباد نادەنێت جادت بۆ قیر ناکەن هیچ بنەمایەکی ژیانکردنت پێشکەش ناکەن ئێخۆ هەوڵاتیش لەو دەشتا بە بێگومان ناتوانێت بژید و ناتوانێت بەردەوام بێت لە ژیانکردن لەو ناوچان و ناچار ئەبێ ناوچەکەی خۆی بەجێ بێڵێت بۆیە هەموو ئەمانە بە بێگومان پەیوەندی بەوە هەیە کە ئێمە وەکو کورد وەکو حکوومەتی هەرێمی کوردستان وەکو هێزە سیاسیەکان ئەو دەسەڵات و ئەو ئیمکانیەت و ئەوەی کە بەشێک بوون لە بڕیاری ئەو ناوچانە ئێستا کە بۆ جۆرە نەماوین و من پێم وایە دەبێت ئێمە بیر لە ئالێتێکی تری خەباتکردن بکەینەوە لەو ناوچانە تاوەکو بتوانین حەقی ڕەوا و حەقی دەستوری خۆمان وەکو بەشێک لەم حکوومەتی کە پێوتری حکوومەتی عێراق بەدی بێنین. بەڵێ بەڕێز فەهمی بورهان سەرۆکی دەستەی ناوچە کوردستانەکانی دەرەوەی دارایی هەرێمی کوردستان لە هەولێرۆ لەگەڵماندا بووی. سوپاس بۆ بەشداریتان.